لە بەرنامەیەکتری کارنامەوە سڵاوێکی نەتەوەییانە سڵاوێکی شۆڕژگێڕانە لابینەر و بیسەر عەزیزەکانی رادیۆ تەلەڤیزیۆنی سلێمانی خۆشحاڵین لە بەرنامەیەکتری کارنامە لەگەڵتان دەبین بۆ ئەم بەرنامەیەش وەکو هەموو بەرنامەکانی دیکەی کارنامە میوانداری خاتوونێکی بەتوانە و بە ئەزمونمان کردووە کە جێدەستی دیارە لە داکۆکیکردن لە مافەکانی ئافرەتان و هەرێمی کوردستان بەگشتی کە ئەویش خاتو عەزیمەیە. خاتو عەزیمە بەخێر بێی، سپاس بۆ ئامادەبوونت. زۆر سپاس بۆ ئێوەش، دەستان خۆش بێت. بۆ بینەران و بیسەرانی ئێمە لە رادیۆ و تەلەڤیزیۆنی سلێمانی ئەگەر بکرێ بایۆگرافیاکی ژیانی خۆت باس بکەیت و وەکاندیدی ژمارە چەنیت؟ من عەزیمە شێخ عەبدولباراوی، دەرچی کۆلێجی زانستی سیاسی، کاندیدم لەسەر لیستی 190 پارتی دیموکراتی کوردستان بە ژمارەی 36. زۆر باشە، دووبارە بەخێر بێ خاتو عەزیمە. حەزەکەم لە بابەتێکی گرنگەوە دەست پێ بکەم کە ئەویش ئارامی سلێمانیە. وەک دەزانین دروشمی پارتی دیموکراتی کوردستان ئارامی و ئاوەدانیە کە یەکێکە لە دروشمە سەرەکیەکانی پارتی دیموکراتی کوردستان. پێتان وایە ئەو ئارامیە لە سنووری پارێزگای سلێمانیەوە نەمابێ، چونکە وەک دەزانین چەند حیزبێک لە سنووری سلێمانی دروست بووە کە ئەم حیزبانە هەدەفیان خزمەتکردن نییە بە شاری سلێمانی، تەنها لە پێناو ڕقێکە بەرامبەر لایەنێکی دیاریکراو دروست بوون. چیتان هەیە بۆ ئەمە؟ وەڵا بەڕای من ئەم ئاژاوەیە و ئەم ناخۆشیە کە لە سلێمانی هەیە، ئارامی سلێمانی تێک چووە، خەڵک هیچ کەسێک لەسەر ماڵ و ژیانی خۆی تەئمین نییە، ناشکرێ ژیانێ بەم شێوەیە وڵاتێک تێک بدەن. ئەمە تێکدانی سلێمانیە. سلێمانی شاری ڕۆشنبیری و شاری شاعیرانە، شاری ڕەشەبا و بەفرە. ئەم شاری ئەوە نییە کە خەڵکێکی وەکو ئەمانە بێن ئابە و شێوەیە حکومداری لەسەر بکەن. پێم وایە ئەوانی کە ئێستا حکومداری سلێمانین هیچیان خەڵکی سلێمانینین، دڵسۆزی سلێمانیش نین. خاتو عەزیمە، پێتان وایە ئەم ناهاوسەنگی و نائارامیە لە سنووری سلێمانی کار دەکاتە سەر دانیشتوانی خەڵکی سلێمانی؟ بەتاکید خەڵکی سلێمانی هەموو نیگەرانن لە وەزعە، چونکە ئەوەتەی سلێمانیە بەم شێوەیە نائارام نەبووە. هەر ڕۆژی مشکیلێ، هەر ڕۆژێ کێشێک، یعنی خەڵک کەس لە ژیانی خۆی دڵنیا نییە، ناکرێ بە وڵات بەم شێوەیە ناڕوا بەڕێوە. پێتان وایە چی بکرێ یاخود کارنامەی ئێوە چی دەبێت کە بچنە پەرلەمانی کوردستان بۆی و ئارامی هەیە ڕووبکاتە شاری سلێمانیش؟ وەڵای ئێمە پێ ئەوەی کە لە کارنامەی ئێمایە چۆن ئارامی و ئاسایشمان گەڕانوتەوە بۆ هەولێر و دهۆک و شوێنەکانی تر. ئەو بینا و ئەعماری کە لە هەولێر و لە دهۆک هەیە لە ئەم سلێمانی وێران کراوە. ئێمە محاولە ئەکەین ئەگەر بچینە پەرلەمانی کوردستان کە بتوانین سلێمانیش بە وێنەی هەولێر و دهۆک و شوێنەکانی تر ئاوەدان بکەینەوە، ئارامی بۆ بگەڕێنەوە. پارتی لە هەر شوێنێ بێ ئاشتی و ئارامی دیموکراتی لەوەیە. وەکو بەربژێرێک لەسەر لیستی سەڵێنەوەی پارتی دیموکراتی کوردستان تا چەند ئەو متمانەیە بە خەڵکی سنووری پارێزگای سلێمانی دەن؟ ئێمە خەڵکی سلێمانی دڵنیا ئەکەینەوە هەولێر و دهۆک شوێنەکانی کە لەژێر دەسەڵاتی ئێمەیە ئەوێ نمونەیە بۆ ئەوەی کە ئەوان بتوانن ئەو متمانەیە بدەن بە ئێمە کە ئێمە چۆن ئەوێمان ئاوەدان کردوتەوە، ئێرەش ئاوەدان و ئاسایش و ئارامی بۆ ئەگەڕێنینەوە. زۆر باشە عەزیمە خانی، وەکو دەزانین پارتی دیموکراتی کوردستان لە هەڵبژاردنەکانی ڕابردوودا هەمیشە پێشەنگ بۆ سەرکەوتنێکی گەورەی بەدەستهێناوە. لێرەوە چی بە خەڵکی سنووری پارێزگای سلێمانی دەڵێ کە متمانی خۆیان بدەنە لیستی سەدونەوەی پارتی دیموکراتی کوردستان بۆەوەی و ئارامی و ئاسایشی هەیە ڕووبکاتە سنووری پارێزگای سلێمانیش؟ داوا لە خەڵکی سلێمانی ئەەکەم ئەگەر ئەتانەوێ وەکو هەولێر و دهۆک وەکو شوێنەکانی کە ئارامی و ئازادی و دیموکراتیتان دەست بکەوێ، ئەگەر ئەتانەوێ شارەکەمان وەکو ئەوەی لێبێ بادەنگ بدەن با لیستی 190 پارتی دیموکراتی کوردستان. ئەو دڵنیایی و متمانیە دەدەنە خەڵکی سنووری پارێزگای سلێمانی؟ بەتاکید ئێمە دڵنیانەکەینەوە. ئێمە لە سلێمانی ئەگەر بکەوێتە دەستی پارتی لە دەستێکی ئەمینە ئەبێ هەر وەکو شارەکانی کە چۆن ئایان پارێزین ئاوە ئایان پارێزین و هەرواش بینا و ئەعماریان بۆ دروست دەکەین. زۆر باشە خاتو عەزیمە، وەکو دەزانی وەکو خاتونێک ڕۆڵێکی باشتان بینیوە لە داوکۆکیکردن لە مافی پەنابەران و ئەگەر متمانی خەڵتان بەدەست هێنا و چوونە پەرلەمانی کوردستان چی بەڵێنێک دەدەن بۆ پاراستنی مافی پەنابەران؟ لێرەوە بە خەڵکی سلێمانی ئەڵێم هەروەکو چۆن مافی پەنابەریمان گەڕانەوە بۆ موڤەکانی
کوردەکان کە لا کۆمیتەی موڤ بوون لە نەرویج 125 کەس بوون لێرەوە پێتان ئەڵێن هەر وەک چۆن مافی ئەوانمان گەڕانەوە هەر ئاواژ مافی خەڵکی پەنابەر لە هەر شوێنێکی دنیابی ئێمە دیفاعیان لەکەین. زۆر باشە خات و عەزیمە وەکو دەزانین پارێزگای سلێمانی داهاتێکی زۆری هەیە و دەتوانین بڵێن ئەم داهاتە لەلایەن حیزبێکەوە قۆڕخ کراوە بۆ بەژەوەندیەکانی خۆی بەکاری دەهێنێت. بە بۆچوونی ئێوە ئەگەر ئەم داهاتە بۆ خزمەتی شاری سلێمانی بۆ خزمەتکردنی شاری سلێمانی بەکاربهێنرا بە سلێمانی جیاوازیەکی تری دەبوو لە ئێستا؟ بەتاکید ئەگەر ئەوان بە هەموو داهاتی سلێمانی بۆ خەڵکی سلێمانی بۆ سلێمانیەکان و بۆ جادەوبان و بۆ بیناک و ئەعماری سلێمانی بەکاریان بهێنا ئێستا زۆر لە پێشترە بووین لە شوێنەکانی تر. ئێستا ئەمان هەموو داهاتەکە ئەبن بۆ خۆیان هەر لە گومرگەوە هەر لە باجەکانەوە هەر لە مرورەوە ینی هەمووی شوێنینی داهاتە بڕوا بکە خەستەخانەکانیش داهاتیان هەیە تۆچی بۆ خەستەخانە بلی تێگەبڕی بە 500 دینار ڕۆژی چەنەها کەس سەردانیم خەستەخانەیەکە ئەی ئەو داهاتانە ئەچێ بۆ چۆ بە تەئکید لێرە ئەگەر ئەوان بەکاریان بهێنایە ئێستا سلێمانی ڕۆژی بەم ڕۆژە ناگەی ئەبوو بە سلێمانیەکی تر تا ئێستا چۆن جادەی ئەوەی کۆیان تەواو نەکردو ئەوەی مام جەلال ئێرەشیان بەو دەردە بردووە ئەوە تا 100 مەتری هەتا ئەهێن و ئەی بنەوە چەند ساڵە ئەوە چەند جار پارەی بۆ تەرخان کرا ئەم پارەی هەریەتە سلێمانی سوبحان الله بە قودرەتی قادر نامێنێ کەواتە دەتوانین بڵێن ئەم خزمەت گوزاریانەی کە بۆ شاری سلێمانی ئەنجام دراوە لە ئاست چاوەڕوانی خەڵکی دانین نەخێر ئەو بە هیچ شێوەیە ئێستا سلێمانی بۆ بە گوندێک وەکو گوندێکی لات و هەر وەکو چۆن ئەوان ئەیانوت هەولێر گوندێکە ئێستا هەولێر بۆ بە پایتەخت بەڵام سلێمانی بۆ بە گوندێک ئەمان با ئیشان کردا لەسەر سلێمانی نەکا سلێمانی ئابە و دەردەبەرن کە بردویانە. خات و عەزیمە لە کۆتای بەرنامەکەماندا دواوتە چی دەبێت بە تایبەت بۆ خەڵکی سنووری پارێزگای سلێمانی؟ هیوادارم خەڵکی سلێمانی بیر بکەنەوە چ لیستێک لە لیستەکان خزمەتی شاری سلێمانی ئەکا چ لیستێک لە لیستەکان ئاشتی و ئاوەدانی و دیموکراتی بەرقەرارەکە دەنگ بدەن بەو لیستە بە من بڵێن دەنگەدەم بە 190 پارتی دیموکراتی کوردستان. عەزیمە عەبدولکەریم کاندیدی ژمارە 36 لەسەر لیستی سەدبوونەوەی پارتی دیموکراتی کوردستان لە بازنەی سلێمانی سوپاس بۆ ئامادەبوون و سوپاس زۆر سوپاس بۆ ئێوە.